خۆشەویستانم جارێکی تر دەستڵاتان لێبێت و پرۆگرامەکەمان بەردەوامە. فەرموو کاکاروان ئەتوانی وەڵامی پرسیارەکە بیتەوە. بەڵێ هەڵبەت سەرەتا بەڕاستیەکەی پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بدەمەوە یەک تێبینی بچووک باز بکەم ئەویش مەسەلەی لەسەر مەسەلەی تێپەڕاندنی دەستور. هەڵبەت یەکێکی دیکە لە ئەو هۆکارانەی کە لە پێشەوە کۆمەڵێک هۆکارم باز کرد لەسەر مەسەلەی با بڵێن ناشەرعیەت بوونی ئەو پرۆسەی دەستوری هەرێمی کوردستان ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانی پیا تێپەڕی یەکێکی کە لەو مەسەلانە لە مەسەلەی پەلەپەلکردنە کە هەر باسم لێوە کرد ئەوە بوو کە پەرلەمانی کوردستان هەروەکو کاک ئاسۆ ئاماژەی پێکرد لە مانگی 6 2009 داواتە بە ماوەیەکی زۆر کەم پێش ئەنجامدانی هەڵبژاردن پرۆژەی ڕەزنووشی دەستوری هەرێمی کوردستانی خسە دەنگدانەوە و یاسای ئیستفتاکەشی بۆ تەشریع کرد لە کاتێکدا کە پەرلەمانی کوردستان وەکو مودە شەرعیەتی قانونی نەمابوو دەبوایە پەرلەمان لەو کاتە تەنها پەرلەمانی تەصریفی ئەعمال بێت واتە تەنها ئیش و کاربەڕێکردن کاروبار بەڕێکردن بێت تا ئەو کاتێ پەرلەمانی نوێ هەڵدەبژێرەوە و هیچ یاسایەک تەشریع نەکە و هیچ پرۆژە یاسایەکیش تەڕح نەکا بۆ زۆر باشە بەس بزانم کاک ئاسۆتەوە ڕاچێ لەسەر ئەو قسەیە ئەو قۆناغی کە پەرلەمانی کوردستان دەستورەکەی تیا تێپەڕان قۆناغی تەصریف ئەعمال تەنها بەڕێکردنی کارەکان بوو کە ینی مافی دانانی یاسایەکی ئاسایش نییە چ جای تێپەڕاندنی دەستور من پێم وانە لەبەر ئەوەی ئەوە حکومەت تەسریفی ئەعمال هەنێک پەرلەمان شتێک نییە تەصریفی ئەعمال بکە ئەمەیان یەک پێشم وایە ئەو شتێک ئەگەر لەسەر زەین بوو بە هەڵەدا نەچوو بەم شێوەیە پێم وایە ئەمە تەعەن لەوە درا ئەگەر پێم وایە بەڵام ئەم تەعەنە خرایە دواوە و نەیتوانی با بڵێن وەرنەگیرایان. بەڵێ هەڵبەت مەسلەی تەصریف ئەعمال مەسلەی مستەڵەحێکی قانونیە تایبەت نییە بە دەسەڵاتێکی دیاری کراوە بەڵکو تایبەتە بە هەر دەسەڵاتێک کە ماوەی شەرعیەتی قانونی خۆی لە دەست ئەدا وەکو دەسەڵاتێکی ئیستیسنایی ئەمێنێتەوە هەتاوەکو دەسەڵاتێکی مەشروع دەسەڵاتێکی بە شەرعیەت دێت و جێگەی ئەم ئەگرێتەوە یعنی مەسلەی تەصریف ئەعمال شتێک نییە بەڕاستێکە لە ڕووی فقهی قانونیەوە علاقەی تەنها بە حکوومەتەوە هەبێت بەڵکو ڕئیسی وڵات زۆر جار ئەبێ بە ڕئیسێکی تەشریفاتی ئەبێ بە ڕئیسی تەصریف ئەعمال تا هەڵبژاردن بۆ ڕئیس ئەکرێ پەرلەمان بە هەمان شێوە کار و ئەرکی ئەساسی خۆی کە لە ماوەی دەورەی قانونی خۆیەتی کە بە یاسا دیاری کراوە بە 4 ساڵ تەنها لە 4 ساڵە مافی ئەوەی هەیە تەشریع بکە و مافی ئەوەی هەیە نوێنەرایەتی خەڵک بکات باشە چکە بە یاسا بۆی دیاری کراوە تۆ 4 ساڵ ئەڕۆیتە پەرلەمانەوە بۆت هەیە لە جیاتی خەڵکی ئەو وڵاتە دەست بەرزکەیتەوە لە دوای ئەو 4 ساڵەوە دەست بەرزکردنەوەی تۆ لە دەرەوەی شەرعیەتی قانونیایە چونکە شتەکە وازحە و مەسەلەیەکی قانونیە ئەمە هیچ لێکدانەوەی دیکە هەڵناگرێت نازان بێمەوە سەر هەڵبەتە دەستوری هەرێمی کوردستان بەڕاستیەکەی من ناچمە زۆر ناوردەکاریەوە بە حکمیەوەی کە زۆر مەسەلەی قانونی و مەسائلی ورد هەڵ ئەگرێت و ڕەنگە لە بەرنمێکی وایە جێ نەبێتەوە یاخود ڕێی ئەوە نەبێت کە من باسی هەموو ئەو وردەکاریانە بکەم بەڵام کۆمەڵێک حاڵەتی ئەساسی و کۆمەڵێک حاڵەتی گشتی هەیە و پرەنسیپی هەیە لە ناو دەستورەکەدا کە ڕەچاو نەکراوە یاخود بە شێوەیەک لە شێوەکان ڕەچاو کراوە کە پێچەوانەیە لەگەڵ با بڵێن مەسەلە دەستوریەکانی دیکەی کە بە شێوەیەکی گشتی لە عێراقدا لە دەستوری با بڵێن لە دەستوری عێراقدا ڕەنگی داوەتەوە یەکێک لەوانە مەسەلەی نیزامی حکومڕانیە دەستوری هەرێمی کوردستان نیزامی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بە سەرۆکایەتی با بڵێن داناوە و دیاری کردووە لە کاتێکدا کە سیستەمی سەرۆکایەتیدا لە دەستوری عێراقیدا کە کورد خۆی بەشێک بووە لە با بڵێن بەشێک بووە لەو دەستەیەی لەو ئەنجومەنەی نیشتیمانی عێراق کە تەنها بۆ تەبەنیکردنی دەستور هەڵبژێردا ئەمە بیرمان بێت با بڵێن لە دوای ڕوخاندنی ڕژێمی عێراقەوە یەک پەرلەمان و یەک حکوومەت دروست کرا کە پێی وترا با بڵێن ئەنجومەنی نوێنەرایەتی ئینتیقالی و ئەنجومەنی و حکوومەتی ئینتیقالی لە عێراقا تەنها ئەرکەکەی بنیادنانی ڕەژنووسی دەستوری عێراق بوو و عرضکردنی بۆ ئیستفتا ئەگەر دەستور سەرکەوتوو بوو لە ئیستفتا برایەوە ئەم دەسەڵاتە هەڵ ئەوەشێتەوە ئیدی نامێنێتەوە و لە دەستوریشدا دەسەڵاتێکی وا وجودی نییە بەو ناوەوە بە ناوی حکوومەتی ئینتیقالیەوە هەتاوەکو بچێتەوە ژێرسای ئەو مەسەلەی کە پێی ئەوترێ دەستور
بەڕاستیەکەی سەرڕای ئەو تێبینیەکە لە سەرەتاوە باسم کرد لێرەدا تووشی ناچوونیەکە کە بێت دەستوری هەرێمی کوردستان بەوەی کە لەگەڵ دەستوری عێراقیدا یەک ناگرێتەوە. دەستوری عێراقیش واضحە سەریحە لەم مەسەلەدا دەڵێت هەموو ئەو هەرێمانەی هەموو ئەو هەرێمە فیدرالیانەی کە لە عێراقا دروست ئەبن دەستوری تایبەت بە خۆیان دەبێت بەڵام ناکرێت هیچ دەستورێ یاخود یاسای لەناو ئەو هەرێمانەدا تەشریع بکرێت و بە یاسا بکرێت ئەگەر پێچەوانی بەندەکانی ئەم دەستورە بێت و لەم حاڵەتەدا دەستوری هەرێمی کوردستان کەوتە تەناقوزەوە و ئەوە یەکێکە لە مەسەلە گرنگی. زۆر سپاس کاک ئاسۆ یەشێک لەو بابەتانەی کە لە ناو ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە جێگەی مشتمر بوو بریتی بوو لە پێگە و سەراحەتی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەم دەستورەیە ژمارەیەک لە چاودێر و تۆژەرانی بواری یاسا پێیان وا بوو کە مافشی زۆر دراوە کە لە ناو بەشێکی زۆر لە سیستەمە سەرۆکاتەکانی دنیاشە ئەم مافە بە سەرۆک نادرێکە لە کاتە فەرماندەی هێزە چەکدارەکانە مافی هەڵەشاردنەوەی پەرلەمانی هەیە کۆمەڵێک مافی زۆری پێدراوە کە لەگەڵ پرەنسیپەکانی دیموکراسی و لەگەڵ مافەکانی مرۆڤات تەبانیە ئەمە سەرەوەی ئەوەی لەگەڵ دەستوری هەمیشەیی عێراقا گونجاو نییە و کاکەوان ئەماشی پێکرد بە حکمەوەی کە هەرێمی کوردستانی عێراق بەشێکە لە عێراق و پێویستە دەستورەکەی تەبابێ لەگەڵ دەستوری هەمیشەی عێراقا. کاکەروان ڕاز دەکات مادەی 120 دەستوری عێراق دەڵێ هەرێمەکان بۆیان هەیە دەستوری تایبەت بە خۆیان هەبێ بەمەرجێ لەگەڵ دەستوری عێراق ناکۆک نەبێ بۆ ئەوەی تەنظیمی دەسەڵاتەکانی هەرێم بکە و هەروەها اختصاساتەکانیان و پێکاتەکانیان. ئەمە زۆر ڕاستە بەڵام دەمێنێتەوە من دەمەوێت هەر لە سەرەتاوە کاکەروان بەڕاستی شتێک دەڵێ کە لە ناو دەستوری ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستاندا وجودی نییە. من بۆی دەخوێنمەوە تەنیا شتێکی بۆ دەخوێنمەوە مادەی یەکی ڕەشنووسی دەستورەکە بەم شێوەیە قسە دەکات دەڵێ کوردستانی عێراق هەرێمێکە لە نێو دەوڵەتی عێراقی فیدرالیدا سیستەمە سیاسیەکەی پەرلەمانی کۆماری و دیموکراتیە و پشت بە فرەلایەنی سیاسی و بنەمای لێکجاکردنەوەی دەسەڵاتەکان و دەستا و دەستکردنی ئاشتی خوازانەی دەسەڵات لە ڕێگەی هەڵبژاردننی گشتی ڕاستەوخۆی نهێنی و دەوریەوە دەبەستێ. لە ناو ڕەشنووسی دەستورەکەدا باس لە سیستەمی سەرۆکایەتی نەکراوە وەکو کاکەروان باسی لێوە دەکات. کاکەروان پێی وایە مادام وایە سەرۆکی هەرێم ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردرێ کەواتە دەبێت سیستەمەکەش سیستەمی ڕیاسی بێ. من پێم وایە ئەگەر کاکەروان شارەزای فقهی دەستوری بێ قسەی لەم بابەتە ناکە. بەو مانایی نییە کە داخۆ دەکرێت قسە لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بکرێ یان نەکرێ. دەکرێت کاکەروان نمونەی کۆمەڵێک وڵاتی دیکە دێراسە بکە بێتن بەراوردیان بکات لەگەڵ یەکتر دەسەڵاتەکانیان پێک بگرێ ئەو دەما دەکرێت بگاتە بڕیارێکی لەم بابەتە. بۆیە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان زۆر وازەحە لە مادەی یەکی هەروەکو ئێستا خوێندمەوە سیستەمەکەی سیستەمێکی پەرلەمانی دموکراتی کۆماریە. بەڵام کاک ئاسۆ ئەو دەستورە کاکە ئەمەیان یە کاکە ئومێت دووەمیان ئەگەر یەکێک بێتن فەصلی یەکەم و دووەم فەصلی یەکەم و دووەمی بابی دووەمی ڕەشنووسی دەستورەکە بەراورد بکە کە باس لە ماف و ئازادێ بنەڕەتیەکان دەکات پێچی بگرێ لەگەڵ دەستوری عێراق پێچی بگرێ ها مادە بە مادە لەگەڵ دەستوری عێراق لەگەڵ جارنامەی مافی مرۆڤ لەگەڵ العهدەین بەڵێننامەی نێو پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافە مەدەنی و سیاسیەکان و پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافە ئابووری و کۆمەڵایەتی و کللتوریەکان ئەو دەما کە دەتوانێت بە شکلێکی کۆنکرێت بڵێ ئەم مادەیەی مناقیزە بۆ ئەمەی دەستوری هەرێمی دەستوری عێراق ئەمەی دژە بەو دوو پەیماننامەیە یان بە جارنامی مافەکانی مرۆڤ. بۆیە ئەلەم ڕۆوە بەڕاستی من پێم وایە ئەوە ڕای خۆمە کە لێرەدا بەنسبەت ماف و ئازادیە بنەڕەتیەکان کە لە فەصلی یەکەم و دووەمی ئەم ڕەشنووسە هاتوون زۆر گونجاون بە پێی ئاستی پەرەسەندنی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری کوردستان بۆ ئەم هەڵومەرجەی ئێستا گونجاوە دەکرێت لێی زیاد بکرێت نەک لێی کەم بکرێتەوە. ئەمەیان یەک. دووەمیان بە پێی مادە 37 هەمان ڕەشنووسی دەستور هەموو ئەو ماف و ئازادیانەی کە لە مەواسیقی دەولی لە معاهداتی دەولی هاتوون کە عێراق تەرەفەتیاندا هەرێمی کوردستانیش
پابندە بەوەی کە دەبێت ڕێزیان لێ بگرێ و جێبەجێیان بکە. بەڵام کاک ئاسۆ لەناو ئەم دەستورەیە لە ژیانی سیاسی هەرێمی کوردستانە ئەو مافانەی کە دراوە جۆرێک لە سیستمی سەرۆکایەتیە بینین بۆ نمونە لەناو سیستمی پەرلەمانیە دەسەڵاتی ڕاستەقینە و دەسەڵاتی تەنفیزی ڕاستەقینە بەدەستی سەرۆک وەزیرانە و سەرۆکی دەوڵەت نوێنەراتی سیادەی دەوڵەت دەکات و دەسەڵاتێکی تەشریفاتیە بە شێوەیەکی گشتی بەڵام لەناو ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە سەرۆکاتی هەرێمی کوردستان هاوکات لەگەڵەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان و نوێنەراتی کیانەکە دەسەڵاتێکی تەنفیزیشی هەیە و بۆ نمونە فەرماندەی هێزە چەکدارەکانە. زۆر ڕاست دەکەی بە بەراورد لەگەڵ چەند دەستورێکی دیکەی وڵاتانی دیکە سەرۆکی هەرێمی کوردستان ممارەسەی کۆمەڵێک سەلاحیات دەکا بەڵام ئەم سەلاحیاتانەی ئەگەر یەکەیەکە بەو سەلاحیاتانە دابچینەوە چ لە سەلاحیاتی تەنفیزیە بێت چ سەلاحیاتی هەندێک شتی قەزایی تایە هەندێک شتی تەشریعیشی تێدایە بەتەنیا ناتوانێت ممارەسەی ئەمانە بکات بەڵکو بە تەشاور و بە ئیتیفاق لەگەڵ پەرلەمان و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمان یەک پێشتریش جەنابەت گوتت سەرۆکی هەرێمی کوردستان مافی هەڵوەشانەوەی پەرلەمانیە نەخێر مافی هەڵوەشانەوەی پەرلەمانی نییە. سوپاس کاک ئاسۆ کاکەڕوان ئایا ئەتوانی پێمان بڵێ لەکوێ ئەم دەستورەیە مۆدێلی سەرۆکاتی لە هەرێمی کوردستان باوەکە ناتەبابێت لەگەڵ دەستوری هەمیشەی عێراق؟ سپاس وڵایی لەگەڵ ڕێزی زۆرم بۆ قسەکانی کاگاسوە بەڵام سپاس کاگاسوە من لێرە نیم بۆی تەقیمی ئاستی زانستی و ئەکادیمی من بکەی شارەزای من لێک بیتەوە سپاس بۆ زانیاریەکانت بەڵام و باشترە کە هەر کەسەمان لە دید و بۆچوونی خۆیەوە قسە لەسەر مەسەلەکان بکە نەک دابەزینە ئەوەی با بڵێن ئیسیهانە بە ئیمکانیاتی یاخود کەفاعاتی علمی و ئەکادیمی یەکتر بکەین من خۆم کەسێکی یاساییم و لە مەجای خۆما قسەی خۆمەکەم و تەسەوراتی خۆمم هەیە و جەنابیش تەکرێ بەرگری لە بۆچوونەکانی خۆت بکەی و زۆر سپاس ببوورە بەڵام بەنیسبەتی ئەو حاڵتەی کاگ ئاسۆ باسی کرد کە مادەیەکی دەستورەکەی خوێندەوە ئێمەژە و مادانەمان خوێندێتەوە و ڕژنووسەکەش لەگەڵ بایعە تەوزیع کرا و خەڵک لە ماڵی هەرێکێکا هەیە ئەو مەسلەیە بەڵام بەڕاستیەکەی ئێمە لە ئاست مەسلەیەکان نین بە دوای وشەدا بگەڕێن ئایا بزانین لە ناو دەستوری هەرێمی کوردستان وشەیەک هەیە بڵێ سیستەمی سەرۆکایەتی یاننا کاکە ئەمە فێڵکردنە لە بەکارهێنانی وشەدا و ئەگەرنا تۆکە لە ناواخنی دەستورەکە وردەبیتەوە و هەم بۆ بەڕێز کاگاسۆش و هەموو ئەو ئەزیزانەی کە ئەو تەسەوری وەکو کاگاسۆیان هەیە دەستورەکە خۆی زمنان ئیقرار بە سیستەمی ڕیاسی ئەکا بە دەلیلی ئەوەی سەرۆکی هەرێم لە ڕاستەوخۆ لەلایەن خەڵکی کوردستان و هەڵ ئەبژێردرێ ئەمە یەک دووهەم سەرۆکی هەرێم لە کاتی فەراغی سیاسی و قانونیە هەموو دەسەڵاتەکان بە مطلقی ئەچێتەوە بۆ لای ئەو واتە لە کاتی هەڵوەشانەوەی حکومەت و پەرلەمانە دەسەڵاتی مطلق و ڕەها سەرۆکی هەرێمە ئەمە دوو سێهەم سەرۆکی هەرێمی کوردستان ئەتوانێت مەشروعی قانونی کە لە پەرلەمانە دەنگی پێدراوە ڕەتی بکاتەوە جارێکی کە بینێرێتەوە بۆ مناقەشات و بەڵام کاکەڕاتگەرم ئەتوانم تەواوی کە ببوورە بەڵام بۆ نمونە لە عێراق سیستمی پەرلەمانیە بەڵام سەرۆکۆماری عێراق کە دەسەڵاتی تەنفیزی نیە بەڵام مافی ڕەتکردنەوەی یاساشی هەیە ئەوە لە پێشترا هەیە بوو ئەو کاتێک کە ئەنجومەنی ڕیاسی بوو بەڵام لە دوای هەڵبژاردنەکانی کۆتایی عێراقەوە ئەنجومەنی ڕیاسی نەماوە سەرۆکایەتی عێراقیش ئەو مافەی نەماوە کە یاسا بۆ شێوەیە لێ بکات و ئەنجومەنی سەرۆکایەتی مافی هەبێ بالئیجماع کە لە خۆی و دوو جێگری پێکهاتبێ بتوانێت مەشروعی یاسایە کە پەرلەمان تەصدیقی کردووە بۆ جارێک بیجێرێتەوە بۆ ناو پەرلەمان و یاخود ملاحەزات و تێبینی خۆی بنێرێتەوە بۆ پەرلەمان بۆی قسەی لەسەر بکرێت ئەما لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2002 ئەنجومەنی ڕیاسی لە عێراق نەماوە ئەو کەسانێک کە لەم مەسەلە ئەکادیمیانەیە شارەزار ئەو حاڵەتە ئەزانن و سەرۆک لە هەرێمی سەرۆک لە عێراقدا سەرۆک دامەزراوەی سەرۆکایەتی کۆمار لە عێراقدا دامەزراوەیەکی تەشریفاتیە تەنها با بڵێن نوێنەرایەتی دەوڵەتی عێراقەکە بۆ مەسەلە تەشریفاتیەکان بۆ مەسەلە نێودەوڵەتیەکان وەکو ڕەمزێک و ئەگەرنا کۆی دەسەڵاتە ئەساسی و فعلیەکان دەسەڵاتە سەربازیەکان دەسەڵاتە تەشریعیەکان دەسەڵاتە ئابوووریەکان دەسەڵاتە بازرگانیەکان دەسەڵاتە سیاسیەکان دەگەڕێتەوە بۆ حکوومەت و پەرلەمان ئەمە لەلایەکی دیکەوە یەک حاڵتی کەما بوو باسی بکەم بەڕاستیەکەی ئەمە یەکێکە لە نمونەی غەریبترین شێوازەکانی دەسەڵات کە بۆ سەرۆک لە وڵاتدا دانرابێ ئەویش دەسەڵاتی ڕاگررتنی یاسای هەیە و دەسەڵاتی دەرکردنی قەراراتی هەیە بە قووەتی قانون کاتێککە دەسەڵات دەرکردنی لێبوردنی گشتی و تایبەتی هەیە سەرۆکی هەرێم یعنی لە کاتێکدا
ئێمە هەموو بینیمان چەند جارێک زیندانی ئەوانەی کە بە مەسلەی تیرۆر و بگرە مەسلەی تریاک و مەسلەی کوشتن و ئەعداماتەوە بە سزادانی ئەعدام و لە تێوەگلابوون و سزادرابوون لە دەرگاکانەوە دەبینین هاتوونەتە دەرەوە زۆر زۆر سپاس کاک ئاسۆ فەرموو ئەگەر ملاحەزات و تێگەشتنت هەبێ لەسەر قسەکانی کاکاروان فەرموو دەتوانی بڵیت. جارێشتر من دەگەڕێمەوە من پێم وانییە ئەم ڕەشنووسی دەستورە بێکەم و کورتی بێ دەکرێت قسەی لەسەر بکرێ ڕخنەی لێ بگیرێ چاکتر بکرێ تعدیل بکرێ من هیچ قسەم لەسەر ئەو لایەنانە نییە بەڵام من یەک قسە دەکەم ئەویش ئەوەیە و پێشتریش نووسیومە پێشتریش لە دیڕاسی یەک پرسیاری بچوو کاک ئاسۆ یەک پرسیار وەڵامەکە تەکمیلە بکە بەستەنها لە قەوسێکە دەمەوێت لە تۆ پرسم ئەگەر تۆ پێت وایە ئەم ڕەشنووسە ئاساییە و قابلی غەڵەتی تا دەکرێت تەکمیلە بکرێ تۆ لەگەڵ گەڵاگەڕانەوەی ڕەشنووسەکەی جارێکی تر بۆ پەرلەمانی کوردستان وەک ئەو 6 پەرلەمانتارەکە ئیمزایان کرد دیارە من ئیمزام نەکردووە لە زمانی ئەو 6 ئەندام پەرلەمانتارە نیم کە داوای دەزانم ئیمزات نەکردو بەستم کاکە ئەمەیەک کاکە ئومێت ئەمە یەک دووەمیان دیارە من لێرە وەکو پەرلەمانتارێک تعبیر لە ڕای خۆمەکەم من ڕاستە ئەندام پەرلەمانتاری لیستی کوردستانیم و بالتەحدید سەر لە کتلەی پار دیموکراتی کوردستانم بەڵام من تعبیر لە سیاسەتی پار دیموکراتی کوردستانیش ناکەم لکە لێرەدا دانیشتم تەنیا تعبیر لە بیر و ڕاو بۆچوونی خۆمەکەم ئەمەیان یەک کاکە دووەمیان بەڕاستی من گوتم و پێشتریش پێم وایە لە بەرنامی دیکەدا ئەو قسەم لەسەر کردووە مانای ئەوە نیە ناکرێ قسەی لەسەر بکرێ نابێ ئەمە پەیوەندی بەڕاستی بەلایەنە سیاسیەکانەوە هەیە یەکێک لەو شتانەی کە لە نێوان بەرەی دەسەڵات و بەرەی ئۆپۆزیسیۆن یەکێک لەو مەوزوعانە مەسەلەی دەستورە دیارە دوو ڕای بەگشتی دوورا هەیە ڕایەکەیە پێی وایە پێویستە ئەم پرۆژە دەستورە بخرێتە ڕۆژی دەنگدانی بۆ دیاری بخرێ و بخرێتە بەر ئیستێفتا و خەڵک بزانێت خەڵک بڕیاری لێ دەدا ئەگەر ڕەتی کردەوە ئەوە دیارە دەبێت جارێکی دیکە میکانیزمێک چی بۆ بدۆزرێتەوە بۆ چا بکرێتەوە یان ئەوە تاخۆ ئەگەر زۆرینەی خەڵک لەگەڵی بوو ئەو دەمە دەبێت بێتە جێبەجێکردن ڕای دووەم ئەوەیە نەوەڵا پێش ئەوەی بخرێتە بەر ئیستێفتا پێویست بەوە دەکات جارێکی تر بێتەوە ناو پەرلەمان و لێژنەیەکی دیکە لە دەروی پەرلەمان بۆی دابمەزرێ و هەروەکو ئەو 6 ئەندام پەرلەمانە و باسییان لێوە کردووە لەسەرەوە تا ئەخیری پێدا بچنەوە من پێم وایە نە ئەوەی یەکەمیان و نە ئەوەی دووەمیان دەکرێت هەردووچان قابلی قسە لەسەرکردنن بە بڕوای من ئەمە کوفر نییە چکەوە پرۆژە دەستور پرۆژەیە هێشتا نەبووەتە دەستور بۆیە دەکرێت ئەمە لە نێوان لایەنە سیاسەکە هەروەکوتم لە نێوان لایەنی ئۆپۆزیسیۆن و لە نێوان لایەنی دەسەڵات هەروەکو لە زمانی پاکێجەکانی ئۆپۆزیسیۆنیشدا هەیە دەکرێت ئەمە لە ڕێگەی حیواری سیاسی لە ڕێگەی لایەنە سیاسیەکان خۆ ئەگەر کۆبوونەوەی پێنج قۆڵی بکرێت دەکرێت بەڕاستی ئەمە یەکێک بێت لەو شتانەی کە بە جددی قسەی لەسەر بکرێ و بەڵام بە شێوەیەکی کۆنکرێت کام مادەی دەستور ڕەشنووسەکە قسەی لەسەر بکرێت کامیانی پێویستی بە پێداچوونەوەیە کامیانی پێویستی بەوەیە هەموار بکرێتەوە ئایا سەر لەبەری پرۆژەکە پێویستی بە پێداچوونەوە یان چەند مادەیەک من تەنیا قسەیەکم کە ڕەنگە لەسەر پرۆژەکەی 6 ئەندام پەرلەمانەکە هەبێ ئەوەیە کە ئەوان پرۆژەیەکیان پێشکەش کردووە پێیان وایە دەبێت لیژنەیەک لە دەرەوەی پەرلەمان پێک بێ ئەو لیژنەیە بە تەوافق پێک بێ بڕیارەکانی ئەو لیژنەیەش بە تەوافق بێ واتە بەڕێکەوتن بێ من پێم وایە ئەمە لە هیچ شوێنێکی دنیا دەشتیوان نابێ ناکرێ ڕەشنووسێکی دەستور کە 121 مادەیە هەمووی بە تەوافق جارێکی دیکە لە نێوان ئەو هەموو تەرەفە سیاسیە پێکاتەی ئاینی جیاجیا پێکاتەی نەتەوەی جیاجیا ئەحزابی سیاسی جدا هەمویان 100% لەسەر تەواوی بڕگە و مادەکانی ناو ئەو دەستورە تەوافق بکەن بۆیە بەڕاستی ئەوە وەکو ئەو وایە شتەکە بگەڕێنەوە سەر سەفر بگەڕێنەوە ینی وەکو ئەوەی هیچ نەبێ ڕێز لەو هەموو جهودەی کراوە نەگیرێ ئەو دەمە بە حەقەت وڵات لە حاڵەتی بێدەستوریدا دەمێنێتەوە و هەروەکو ئێستا هەیە پێشتریش خۆ من قسەم کرد گوتم ئێمە دەستورێکی کەم و کورتیمان ئەگەر کەم و کورتیشی هەبێ باشترە لەوەی کە دەستورمان نەبێ چونکە یەکەمین شت بەڕاستی بە قازانجی خەڵکە بە قازانجی یەکەیەکەی خەڵکی کوردستانە بە قازانجی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیشە ئەو دەمە دەسەڵاتی سیاسی بە کەیفی خۆی چینجا لە پەرلەمان بێ زۆری نەمەبەستم ئەوەیە ناتوانێت قانون و بڕیارێک دەربکە کە پێچەوانەی دەستورەکە بێ اینجا ئەمە کۆی شتەکانە دەمێنێتەوە سەر کۆمەڵی قسەکرا بەڕاستی لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەمە زۆر پێویستە زۆر بەدیقەت بخوێندرێتەوە
من کاتی خۆی درااسەیەکەم لەسەر ئەوە کردووە بۆیە هەرتەنیا من ئاماژە بە وڵاتێک دەکەم ئەویش وڵاتێکی دراوسەی خۆمانە کە سیستەمە سیاسیەکەی پەرلەمانیە ئەویش تورکایە سەرۆک کۆماری ئەو وڵاتە کە لە ناو پەرلەمان هەڵدەبژێردرێ دیارە ئەگەر بین تەمەشای دەسەڵاتەکانی بکەین دەسەڵات دەبینین دەسەڵاتی تەشریعی هەیە دەسەڵاتی قەزایی هەیە دەسەڵاتی تەنفیزی هەیە بۆیە دەکرێت ئەلێرەدا بەم شکلە چیوا قسە بکەین کە باسی دیراساتی مقارنەم کرد لێرە دیا کاروانیش دیار بوو وەکو هەستم کرد لە بەردڵی گران بێ من گوتم پێویستە شتەکان دیراساتی مقارنمان هەیە بەستەشی زۆ طبیعیە کە ئێمە قسە دەکەین دین دەستوری وڵاتان پێک دەگرین شتێکی زۆر طبیعیە لەبەر ڕۆشنایی فقهی دەستوری مقارندا ئێمە قسەی خۆمان بکەین کە ئەم سیستەمە سیاسیە فڵانە یاننا من دەزانم ڕاست دەکەیت کاروان باسی لەوە کرد کە سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵدەبژێردێ ئەمەش وای کردووە چونکە سیستەمی هەیئەی دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتێکی دوولکەیە لە هەرێمی کوردستاندا وەکو عێراق هەم سەرۆکی هەرێم هەیە هەم ڕئیسی ئەنجومەنی وەزیران هەیە لە سیستەمی سەرۆکایەتیدا سەرۆکی ئەنجومەنی وەزیران نییە ئەمە لە زۆر وڵاتی بەڵێ کاکاسۆکە پێم بڵێ بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە کاکاسۆ ببوورە ئەگەر بکرێت بە کورتی وەڵام بیتەوە قسەکە لەسەر ئەمەیە سەرۆکاتی هەرێمی کوردستان بە هەموو ئەو دەسڵاتانەی کە پێی درراوە تەنها ناوەکەی سەرۆکایەتی نیە ئەژینان لە ڕووی ناوەڕۆکەوە هەموو مافەکانی سیستمی سەرۆکاتی ممارەساکات من لەو بڕوایەدا نیم من لەو بڕوایەدا نیم ڕەنگە ئەمە بۆ قۆناغێکی ئینتیقالی بە بڕوای من ڕەنگە زەرور بێ ئەو دەسەڵاتانەی سەرۆکی هەرێم هەیەتی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوە بەو مانای نییە کە ناکرێت قسە لەسەر ئەو مەوزوعش بکرێ ئەگەر من با بڵێن ئەلێرەدا ئیجازە بەخۆم بدەم پێم وایە یەک دوو جار ڕەنگە قسەی لەم بابەتە کرابێ و تەنانەت سەرۆکی هەرێمیش کە ئێستا ڕەنگە مەرج نییە خۆ لە دیارە بەپێی ئەم ڕەشنووسی دەستورە تەنیا سەرۆکی هەرێم بۆ دوو جار دەتوانێت خۆی کاندید بکاتەوە بۆیە تەنانەت سەرۆکی ئێستای هەرێمیش گوتوێتی ئەگەر لەبەر دەسەڵاتەکانی منە خۆ دەکرێت کوێی دەستورەکە دەتانەوێت چاچی بکەن چاچیکەن بەڵام گرنگ ئەوەیە ئێمە نەبێت تا حجەی ئەوە کە ئێمە بەڕاستی شتەکان بگەڕێنەوە سەر خاڵی سەفر زۆر سپاس کاکەروان ئێمە کاتی بەرنامەکەمان تاوا بوو دەزانم بابەتمان زۆرە بۆ گفتوگۆکردن و دەستور زۆر هەڵەگرێ بکرێت بە کورتی لە جملەیەک لە دوانە کۆمنتی خۆت دو قسەی خۆت شتێک لەم نەپرسی بێتی حەز بکەی بڵێ بەڵێ وڵا هەڵبەتم لە سەرەتاشەوە وتم ناکرێ ئێمە خۆمان مقارنە بکەین لە باشی و خراپیمانە بەو سیستم و دەسەڵاتی حکومڕانیانەی دەوروبەرمان کە دنیایەک ئیشکالێتی دیموکراسی ئیشکالێتیان لە ڕووی مافەکانی مرۆڤ ئیشکالێتیان لە ڕووی با بڵێن حقوقی ئەقەلیاتەوە هەیە کاکە ئاسۆ خۆی دەستوری هەرێمی کوردستانی نەوعان مقارنە کرد بۆ وەزع قانونیەی کە لە مەسەلەی سەرۆکایەتی بکە بە لە تورکیا هەیە بەڵام ئێمە تورکیا ئازانی کە چەندین ئیشکالێتی گەورەی قانونی و مەسەلەی دیموکراسی حقوقی ئەقەلیات و دنیای ئیشکالەتی لە خۆی گرتووە لەبەرەوە با ئێمە لەوە دەرچین بەڕاستی خۆمان مقارنە بکەین بۆ هیوادارم لەمەدا خۆمان مقارنە بکەین بە شتە ئایدیڵ باڵاکان ئەمە یەک دوو بەڕاستیەکەی مەسەلەی ئیستفتاکردن لەسەر دەستور مەسەلەیەکی غەدرێکی گەورەیە لە ڕای گشتی خەڵکی کوردستان و لە خەڵکی کوردستان ئەکرێت چونکە ئیستفتاکردن یعنی دەسەڵاتی حکم ئەی بە خەڵکی کوردستان حکم با لەسەر ماف و ئازادیەکانی خۆی لە کاتێکا نازانێت ماف و ئازادیەکانی خۆی لە دەستورات چییە ناکرێت تۆش بە یەکێک بڵێ حەکەم بە لەسەر شتێ کە نەزانێت ئەسڵی شتەکە ئەمە بەڕاستی سوء ئیستفادەکردنە لە نەزانی و لە نەشارەزایی خەڵکی کوردستان لەبەرەوە باوەڕم وایە کاک ئاسۆ فەرموو دوا قسە و دوا کۆمنتت چییە شتێک بتێ بڵێ لە دوا قسەمدا هیوام وایە بەڕاستی هەردوو بەرەی دەسەڵات و بەرەی ئۆپۆزیسیۆن زوو بە زوو پێکەوە دابنیشن لەسەر کۆی پرسەکان یەکێک لەوانە پرسی ڕەشنووسی دەستوری هەمێ کوردستان و هیوادارم بە تەوافق بکەن بەڵێ زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوەی کە گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بە ئومێدیەوەی جێگەی سەرنجی ئێوە بێ بە میوانداری هەر یەک لە بەڕێزان کاروان کەمال پارێزر کە لە ستودیۆ لەگەڵمان ئامادە بوو و بەڕێز ئاسۆ کەریم ئەندامی پەرلەمانی کوردستان لە ڕێی SNG و لە شاری هەولێر لەگەڵمان بوو سپاس بۆ ئامادەبوون هەمولاک بینەرانی بەڕێزی بەرنامەکەمان دەتوانن لە ڕێگەی ئیمەیلی تەباداشناتەبات.nrt.tv سەرنج و پێشنیارەکانی خوان بگەین بە بەرنامەکان و تا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش بۆ مولایەک بۆ سپاس کاکەروان سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس